سیستەمی نەخۆشخانەیەوە لەم ساتی من و تۆ قساکەین 6 ملیۆن ڕیکۆردی تێدایە. بیرکەرەوەگەرم 6 ملیۆن ڕیکۆردە بە شێوەی کاغز بووە ئەوە لایەکی نەخۆشخانەی هیوام کردایە بە مەخزن لەبەر مەلەفی نەخۆش. لەمە دووە کاتێ نەخۆش سەردانی نەخۆشخانەی هیوا ئەکات پێویست ناکات ژمارەی زۆر لە وەرەقە و ئەشیعە و فەحس و دەر و بەربێنێ لەگەڵ خۆیە. ئەتوانێت لە ڕێگەی ئەپێکەوە ئاسانکاریشی زۆر بۆ هەم بۆ خۆی هەم بۆ پزیشکێک بکەم. لەسوەلای دکتۆریات نەخۆشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا کاکتۆ سڵاو لێ بێم کاتۆ باش ئەو ئەپە چییە کە داتان ناوە لە کێک و ئەکەوێتە کار؟ بەڵێ بێگومان خۆ دەزانی ئێمە پێشتر سیستەمی تەندروستی ناو نەخۆشخانەیەوە بە سیستەمێکی ئەلکترۆنی بۆ، بەڵام ئێمە نەمانەتوانین ئەم سیستەم ئەلکترۆنی بگوێزینەوە بۆ دەروی نەخۆشخانەکە. خۆش دەزانی نەخۆشخانەی هیوا نەخۆشی زیاد لە 10 ساڵە لێرە پشکنی نەکا. ئەگەر بێت و سێری ئەوراقەکانێکی کە زۆر جار پێویست بووبی بە بۆ لای دکتۆرێکی تری دەروی نەخۆشخانەی هیوا پێویستی ئەتوانم پێت بڵم بە 10 علاگە بۆ هەڵیگرێ، بەڵام لە ئێستادا لە ڕێی ئەم ئەپەوە نەخۆشەکە ڕاستەوخۆ کامل زانیاریەکانی لە دەستی دەبێت لە ناو مۆبایلەکەی و سەردانی هەر سنتەرێک لە دەروی وڵات یاخود لە ناو وڵات ڕاستەوخۆ لە ڕێی ئەو ئەپەوە کە لەسەر مۆبایلەکەیت و کە کۆدی تایبەتی خۆی و ژماری تایبەتی خۆی ببووی زانیاریەکانی پارێزراوە بێت دەتوانێت پیشانی پزیشکەکەی بە و پزیشکەکە بە شێوەیەکی زانستی تر و ورتر دەتوانێت سێری پشکنین و ئەو زانیاریانە و کامل داتای ئەو نەخۆشە لە سەرەتای داخڵبوونی لە ناو نەخۆشخانەیەوە لە ناو ئەم ئەپە بەردەست دەبێت. ئەمە کەی دەست بەکارە بێ ماپە؟ ئەتوانم بڵێم لە سبەینە و دوو سبەوەیتر ڕاستەوخۆ ئێمە لە ڕێی پەیجەکەی خۆمانەوە ڕێنمایی دەدەین بە هاوڵاتیان یاخۆ بۆ توژوانی کە دێن ئێرە و لێرەشەوە لە ڕێگەی هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بە بابەتەکەەوە ڕاهێنان بە هەموو ئەوانە دەکەین کە لێرەن و فێریان دەکەین چۆن دای ببەزێنن لە سیستەمی ئەندروید یاخۆ سیستەمی ئەپڵ بێت و ڕاستەوخۆ لە مۆبایلەکەیان هەبێت و لە ڕێی کۆدی تایبەتی خۆی و ژماری مۆبایلەکەیوانێ هەموو زانیاریەکانی بەردەست دەبێت. چەند نەخۆش تۆمار کراوە لەم ئەپەیە؟ ئەتوانم پێت بڵێم لە ئێستادا ئێمە کۆدمان نزیکەی 100,000 واتە 100,000 کۆد لەناو ئەم ئەپە بەردەستە و کامل ئەتوانم پێت بڵێم ئێمە سیستەمی نەخۆشخانەیەوە لەم ساتی من و تۆ قساکەین 6 ملیۆن ڕیکۆردی تێدایە. بیرکەرەوەگەرم 6 ملیۆن ڕیکۆردە بە شێوەی کاغز بووە ئەوە لایەکی نەخۆشخانەی هیوام کردایە بە مەخزن لەبەر مەلەفی نەخۆش. ئەمە چۆن هاوڵاتی توانین دایبازێنن بە ناوی چێوەی ئەپەکە؟ بە ناوی هەر نەخۆشخانەی هیواوە لۆگۆی هیوا و بە ناوی کوردی بۆ زانیاریشتان نەک تەنها زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی تێدایە بەڵکو کرمانجی و ئەتوانم بڵێم سۆرانی و هەروە هەورامیشی تێدایە هەموو جۆرە زمانەکانی تێدایە بۆی هاوڵاتی کامل بتوانێت و زانیاریانی کە پێویستی پێێتی لەسەر نەخۆشەکەی و بۆ زانیاریشتان لە ڕێی ئەمەپەوە ئێمە چەندین ڕۆژانە زانیاری نوێ یاخود ئەتوانم پێت بڵێم گایدی یاخود ڕێنمووی بۆ نەخۆشەکان بڵاو دەکەینەوانێ بۆی ڕێنماییان هەبێ لەسەر جۆری نەخۆشیەکەی لەسەر ئەو شتانی کە پێویستە بیکە لە ڕووی چارەسەر لە ڕووی جۆری خواردنەوانێ. مەتەنیا بۆ ئەو کەسانێک کە نەخۆشخانەی هیوان و کۆدیان هەیە. بەڵێ بێگومان.